طبعا زۆر کات بەو برایانەی کە محبی ئەهلی تەسەوف و محبی خەڵکی گەورە و خواناسن ئەڵێم کاکە دووشت لە فکری خۆتانە دەرک خەو و مێژوو وەرە سەر واقع هەر مەڵێ مەسەن فڵان کەس خەوی بینی ئاو هابوو یان لە مێژووە فڵانە شێخمان ئاوا بوو هەمومان ئەزانین کێ هەیە ئینکاری شێخی گەیلانی بکە کێ ئینکاری شێخی عومەری ضیاءالدین بکە کێ ئینکاری شێخی عەلاءالدین بکە کەس نایکە ئەی کێشەکە لە چییە یعنی کێشەکە مە بەرەوە ناو مێژوو وەرە بۆ ناو واقع شێخێکم بۆ بێنە بزانە خەڵک هەر خۆی تەمەسوکی پێوە بکە شێخێکی واقعی حەقیقی بێنە وەڵا خەڵک هەموو ئێبەتە مرید ڕازگۆ و خواناز ئێستا بشری حافیمان دەستکەوێ کێمان شوێنی ناکە شێخی گەیلانیمان دەستکەوێ کێمان شوێنی ناکە هەمومان نەخۆشی دەرونیمان هەیە خواخۆمان و چارەسەریکە هەمووشمان نەزانین نەخۆشین بۆیە ئینسان بەڕاستی بێتە ناو واقع